نەسڕوڵڵا چۆن بووە نێچیری مۆساد، سیخڕەکە لە تارانەوە چۆن شوێنی ئەمینداری حیزبوڵڵای ئاشکرا کرد. ئیسرائیل حەسەن نەسڕوڵڵای بە زیندوی ناشت و تارانی شڵەژاوە. هەواڵی کوشتنی حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری حیزبوڵڵا جارێکی تر جیهان و وڵاتە دژبەرەکانی ئیسرائیلی شۆک کرد. جارێکی تر باڵا دەستی ئیسرائیل و دەستگا هەواڵگریەکەی بەسەر ناوچەکەدا سەلماند. ئەو موشەکەی بەکار هاتووە لە کوشتنی نەسڕوڵڵادا 30 مەتر کۆنکرێتی بڕیوە. زانیاریەکانیش ئاماژە بەوە دەکەن کە سیخڕێکی مۆساد چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە تارانەوە زانیاری و شوێنی کۆبوونەوەکەی حەسەن نەسڕوڵڵای گەیاندۆتە ئیسرائیل. سیخڕەکە پێدەچێت لە کەسانی دەوروپشتی بەرپرسانی باڵای ئێران بێت لە ڕێگەی ئاگاداربوون لە عەباس نیلۆفرۆشیانی، جێگری سوپای پاسداران کە لە لوبنان بووە بۆ کۆبوونەوە لەگەڵ نەسڕوڵڵا. زانیاریەکانی دەستکەوتووە و گەیاندوێتی بە ئیسرائیل. هەرزوو دەست بەجێ مۆساد پلانی هێرشەکە لە شەوی هەینی جێبەجێ دەکات و باڵەخانە 6/9 باشووری لوبنانی لەگەڵ زەوی تەخت کرد و نەسڕوڵڵای بە زیندویی ناشت. بەهێزی موشەکە بەکارهاتووەکە بە جۆرێکە 6/9 تەختی زەوی کردووە و ڕووخاندوێتی بەسەر حەسەن نەسڕوڵڵا و هاوڕەکانیدا کە کەس نازانێت تەرمەکانیان چی لێ هاتووە. فەرمانی کوشتنەکەش بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیران دەری کردووە. دوای ڕووداوەکەش هەرزوو ئێران شڵەژانێکی زۆری بەخۆیەوە بینیوە و عەلی خامنەی ڕابەری ئێران بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. بڵاوکردنەوەی هەواڵی ئەو سیخڕە کە لە سارانەوە شوێنی ڕێبەری حیزبوڵڵای ئاشکرا کردووە وای لە بەرپرسانی ئێران کردووە سڵ لە سێبەری خۆشیان بکەنەوە. هەر چۆنێک بێت ئیسرائیل کۆتایی بە یەکێک لە دوژمنە سەرسەختەکانی خۆی هێنا و خستیا ڕیزی ئیسماعیل هەنیە و هەموو ئەوانەی تر کە لە ڕابردوودا هەڕەشەی سڕینەوەی ئیسرائیلیان دەکرد.